گشتی گوندی گۆپلەپەم ماوەی 4 ساڵە دەستم کردو بە کاری باخەوانی و گوڵی ژوورە و دەرەوە. سەرەتا بیرۆکەی ئەوەی کە سەرقاڵی کاری گوڵ بم وەزم لە خوێندن هێنابووم، هیچ ئیشێکم نەبوو لە ماڵەوە تا خۆم پێ سەرقاڵکەم. من شێکم لەو خانمانەی کە ژینگە دۆستم حەزم لە سەوزکردنی هەم ماڵەوەی و هەم ژینگەی کوردستانە. سەرەتا لە سەوزکردنەوەی ماڵەوە دەستم پێ کرد، دوای وردە وردە گوەر خانمێکی تر لە ڕێی سۆشیال میدیاوە ڕسمەکانی گوڵەکانم لە ستۆریدا ئەنا بە سوتفە بوو، خانمێک داوای نرخی کرد، ئیترمیش بیرۆکەی ئەوم بۆ هات کە من لە ماڵەوانەیە بتوانم بەرهەمی خۆم ساخکەمەوانێ و بیبەخشم بە خەڵک. جۆری گوڵەکان دوو جۆرە، هەمی ژوورەوەیە هەمی دەرەوەیە. گوڵمان هەیە بەرگەی گەرمای زۆر ئەگرێ بۆ ژینگەی کوردستان زۆر گونجاوە، تەنانەت پێویستی بە خۆرێکی زۆر زۆر هەیە تا بتوانێت یایە بژێ. بێگومان سەرەتا ماڵە پاڵپشتی منن بە هاوکاری هاوڕێیەکیشم توانیمە زیاتر ئیشەکەم بەرەو پێشەوە بەرم. حالیان جەوەکەی تۆزێک گەرمە، بەس بەهاران خواستێکی زۆری لەسرە. لە خێزانەکە خۆم زیاتر ژینگە دۆستم، ئەوان لە بواری ترە خۆیان بینیوەتەوانێ، بەڵام من هاوڕێی ترم هەیە پێکەوانێ کۆنتاکمان هەیە و گوڵەکان بەرهەم ئەهێنی. خزمەتکردنیان قورس نییە، تۆ ئەگەر لە ئەو ئیشەی کە تۆ بە خۆت هەڵی ئەبژێری حتمما حەزت لێتی، ئەگەر حەزیت بۆ ئەو ئیشە چوو لات قورس نابێ. خزمەتکردنیشان هەموو گوڵێک ئەبێ لی بزانی لەکوێ دایبنی، ئەودانی چۆنە، خزمەتکردنی چۆنە، ڕۆژانە ئەبێ بیان سڕیەوە ژێریان بکێڵیەوانێ، هەروەها ڕوتوبەیان پشەوان بۆ دابین بکەی. زستانان ژوورێکی تایبەتیان ئەوێ، ژوورێکی تایبەتم بۆ دابین کردوونە، زیاتر وەکو بەی دوایە گوڵەکانم لەوێ پاراستۆ زستانە. بەگشتی لەوانەیە بگاتە 104 گوڵ، زیاتر لە 100. لە حەوشە لە ژووریشەوە گوڵم هەیە، چکە ژوورە و دەرەوە تایبەتە. جیاوازەکەش زۆرە. مەشتەلەکان ئیشی جملە ئەکەن، بارەکانی ئەوان هۆڵندیە، ئێرانیە، تورکیا، بەڵام من جیاوازەکەی من ئەوەیە کە لق لە گوڵەکانی خۆم وەرئەگرم و دووبارە ئەینێژمەوانێ ئەو هەساغی ئەەکەمەوانێ و هیچ موادێکی کیمیاییان پێ نادەم بۆ ئەوەی گەشە بکەن، بۆ ئەوەشی گوڵ بگرن، چکە ئەو دوو مادە کیمیاییە هەیە. هەستەکەمی ئەوەیە کە گوڵەکان لە مەشتەل ئەهێنی تەوانێ بۆ ماڵێ، یەکجاری ئەوەیە کە گوڵەکان وشکە بێ. مشتریەکان زۆر گلەی ئەوەکەن کە گوڵ لە مەشتەل ئەهێنەوە بۆچی وشکە بێ لایەن، یان بۆچی ناژی لایەن. جیاوازەکە تەنها ئەوەیە نابێ موادی کیمیاییان پێ بدەی، ئەگەر بیشی کڕی ئەبێ خۆت دووبارە پێی بدەیتەوە بە پێی مەشتەلەکان بکەیتەوە، بەڵام جیاوازەکەی من ئەوەیە کە شتەکە لەگەڵ جەوی ماڵەوەیان ڕاهاتووە، پێویستی بەوە هیچ نییە. خۆڵی کڕیاری پیتمۆز بەکار ناهێنم بە هیچ جۆرێ، تەنها سوودم لە پەینی ئاژەڵ وەرگرتووە لەگەڵ خۆڵی ئاساییە. من خۆم هەستم بەوە کردووە کە گوڵ بەخێوکردن خەستم بۆ ئافرەت لە ماڵەوەیە بەخێوی کە لایەنی دەرونیت زۆر پێی مرتاحە بێ، کە خانمان زیاتر لە ماڵەوەن، لەوانەیە کێشە گرفتیان هەبێ، خەم خەفەتێکیان هەبێ لە ماڵەوانێ، بەڵام گوڵ بەخێوکردن ئەو شتت لەسەر لە ئەدا. ئەمەش سوودێکی یەکجار هەم لە ڕووی مادیەوانێت، تۆ لایەنی مادیت بۆ ئەگەڕێتەوە سەردانی دکتۆر ناکەی، لایەنی مادیەکەی بۆ من زۆر نییە، هەروەها منیش ناژێنێ، بەڵام من چکە حەزم لێیە، حەزەکەم سوود بە خەڵکی سنوورەکەی خۆم بگەێنم.